وەکو دەرچوویەکی زانکۆ و پەیمانگە ئەگەر وابزانە تۆچە خەباتت هەیە چەند ساڵەکە خەباتت هەیە و بینەرە عزیزەکان ئەم سینگڵیش نییە لەبەرەوە پرۆسەیەکی تریشی لە ژیانە جێبەجێ کردو کەویش پرۆسەی خێزان و خانوادێ بەڵام وەکو دەرچوویەکی زانکۆ و پەیمانگە ئەگەر بینەرێک سیرمان بکات بەڕای تۆ دوای زانکۆ و پەیمانگا چی پێویستە؟ ینی یەکەم هەنگاو کە کچ و کوڕێک وابزانە ئەم سازانکۆ پەیمانگای تاوا کردو تۆ بگەڕێتەوە بۆ قۆناغا تەمەنا دەکرد چی بکات و چی بکرێت دەست پێ بکرێت. بەڵێ سەرەتا پێش هەموو شتێک لە زانکۆیە هەوڵی ئەوە ئەدرێت کە تۆ نمرەیەک بەدەست بێنی بۆی دوای تاوابوونی زانکۆکەت بتانی طبعاً لە خوێندن بەردەوام بیت چکە خوێندن تەنها دوای بڵێن زانکۆ نییە بڵێ زانکۆم تاوا کرد ئیتر من خوێندومە. بەدڵنیایە لە دوای ئەوەی کە زانکۆ تاواکەی کۆمەڵێک ستێپ هەیە لە دوای ئەوە تۆ بێت ستێپ بۆی بڕۆی تاگاتە پرۆفیسۆری ئەمە ئەگەر کەسێک بیاوێت بۆ نمونە پەرە بە بوارە زانستیەکەی خۆی بات. طبعاً لە دوای تاوابوونی زانکۆ یەکسەر کۆمەڵێک خولو بۆ نمونە هەریەکە لە بەشی خۆیان ئێستا بۆ نمونە من وەکو مامۆستایە کە من بە بواری پەروەردەم تاوا کردووە هەر لە دوای تاوابوونی زانکۆکەی خۆمەوە هەوڵی ئەوم یاوە بۆ نمونە من سیڤەکەم بەقوتکەم لەبەرەوەی ئێستا کەرتی پەروەردە و هەروەها نەکەرتی پەروەردە تاوابوونی دوای جامیعە دامەزراندن نییە. بەو پێی کە حکومت گرنگی بە بواری دامەزراندن نادا تۆش نابێ بوەستیت لەبەرەوەی دەرچێکی زانکۆی چەند ساڵ خوێندوتە ئەگەر بێت و لە ماڵەوە بووی دابنیشی لەوانێت تووشی حاڵەتێکی دەرونی و حاڵەتێکی نەفسی ببیت لەبەرەوە خۆ نابێ لە ماڵەوە دابنیشی ئەم بڕوانامەیە کە وەرت گرتووە دوای چەند ساڵ ماندوو بوون دوای چەند ساڵ هیلاکی ئەبێت لە پای ئەوەیە بەرهەمەکەی وەرگری بەرهەمەکەی بەچی وەرەگرێتوانەیەکم دەرێ بەڵێ بینەری عزیز ئەگەر دیقەت بدەین ئەم خوشکە بەرەزە پامێکی جوانی گەیان ئەمە زەمەنی جاران نییە حکومت بنێرێ بە شوێنتە لەبیرمە ئێمە لە ماڵە هەمومان دانیشتبووین حکومت ئەمریکی بۆ دەرکردین ینی شانس و بەختمانە بوو زمانی نەوەتەکان زۆر باش بوو لە تا 2000ەکانی زۆر باش بوو حکومت ئەمریکی بۆ دەرکردین بۆ وەزارەت وتی ئێوە تەعین بوون و بڕۆن لە فڵان شوێن مباشرە بکەن ئێستا ئەو باوە نەما ئەو زەمەنە نەما بەڕاستی تۆ خۆت چاوەڕێکی لە ماڵەوە وەزیر بنێرێ بە شوێن تا مدیر عامێ بنێرێ بە شوێن تا یان تەعیناتی بنێرە بە شوێنکەواتە هەنگاوی یەکەم حرەکە کوردەواری لە تۆ حرەکە لە تۆ بەرەکەواتە ئەبێت تو خۆت بگەڕێی بدەی لە دەرگاکان ینی من ئەو پەیامم لە جەنابەت وەرگرت دەبێ بدەی لە دەرگاکان جات دەرگاکان ڕەنگە لە پەیوەندی بە شارەکەی خۆتەوە هەبێ ڕەنگە پەیوەندی بە شارێکی تریش بچکە زۆر لا مەبەستە ئەو پەیامە بگەێنین ئێمە کچ و کوڕە جوانەکانمان وا تەسەورەکە ئیلا دەبێت لە شارەکەی خۆیان تەعین بێت ئیلا دەبێت لە شارەکەی خۆیان بزنسێکی دەستکەوێت ئیشێکی دەستکەوێت کارێکی دەستکەوێت ئێمە لە ئەوروپایە بەڕێزان ئەوانی کە لە دەروی وڵاتی سیرمان دەکەن لەم کەناڵە جوانەوە یعنی خۆتان چاکەزان جاری وایە ئەوروپا ئەم سەر بۆ ئەو سەر دەکات هەتاوەکو بگاتە بزنسێکی خۆی ئیشێکی خۆی کارێکی خۆی بۆیە خاڵی یەکەم بە دواداگەڕان بەڵێ ئەجا دوای ئەوە طبعاً هەوڵەیت ئەو بڕوانامەی کە بەدەست دەهێناوە طبعاً چەند لقێکی لێبێتەوە تۆ چەند خولێک هەیە بیبینی تاکو بتوانین لەو بواری خۆتا ئیشکەی بۆ نمونە ئێستا من وەکو مامۆستایەک هەوڵی ئەوم داوە ڕێگاکانی وانەوتنەوە بخوێنم باشە بوارەکەی من بواری زانستە هەوڵم داوە لە بواری کانۆلا دانان و دەرزی لێدان و تەداوی و بۆ نمونە فریاگوزاری سەرەتایی و ئەمانم پێویستە جاری وای لە قوتابخانەکە تا مناڵێک ئەبورێتەوە تۆ مامۆستایەکی زانستیت ئەبێ بزانیت ئەم مناڵە بوراوەتە هۆکارەکەی چییە یا جاری وا هەیە بۆ نمونە لە شوێنێکایت کەسێک پێویستی پێتە دەرچوێکی بەشی زانستی یا بۆ نمونە هەر بوارێک هەر کەسە لە بواری خۆی ئێستا من ڕەبتی ناکەمەوە بە خۆمەوە ئەم قسانە بۆ نمونە بڵێم ئەبێ ئاوا بێت بەڵام بۆ نمونە من لە لای خۆمەوە ڕێگاکانی وانەوتنەوە بۆ نمونە خولیتی ئۆتیە بۆ نمونە چۆن ببمە کەسێکی وا بتوانم لەگەڵ مناڵ تەسەڕوفات کەم لەگەڵ هەرزەکار تەسەڕوفات کەم چۆن بتوانم سیمینارێکم هەبێ بۆ هەرزەکارێک لە مەکتەبەکەمە بۆ نمونە پەیامی دووەمی ئەم خوشکەمان ئەزیزان میوانە بەڕێزەکان بینەرە بەڕێزەکان پەیامی دووەم پەیامێکی زۆر گرنگ بوو ئێمە ئەو بڕوانامەیەی کە من باوکو دکتۆر بەختیار کە من پرۆفسۆری یایدە دەریشم ئەتراف بکەم ئەو بڕوانامەی کە لە زانکۆ و پەیمانگا ئەیهێنی تەنها بڕوانامەیەکی ئەکادیمیە بڕوانامەیەکی وان نییە کە 100% بتوانانی لە وەکوڵێت لە واقعەکەی 100% کاری پێ بکەیت چکە ئێمە بێ بزانین واقع ڕاستیەکە دنیا حەقیقیەکە ئایدیاڵەکە وەکو ئەڵێت ناوی ئەنەی چۆن بە هەر زمانێک ئێڵی بەڕاستی دوای زانکۆ پەیمانگا ئەوەی ناو زانکۆ پەیمانگا خۆ چاکەزانی بڕوانامەیەک بەدەستێنی بەس ڕەنگە نتوانی ئیداری پۆلیە بکەی ڕەنگە نتوانی ئیداری مستەشفای بکەی ڕەنگە نتوانی ئیدارێکی نەخۆش بیانێمە لە تووبا تەخەڕوجمان کردووە بەس ڕەنگە نەمانتوانی بێ 100% بتوانانی یەکسەری جەڵدەیەکی پێ چارەسەرکەین یان نەخۆشیێکی سکچون و ڕوشانەوەیکی زۆری پێ چارەسەرکەین دەبێ بچیتە بوارە عەمەلێکە لەبەر ئەم خانمە بەڕێزا لە خاڵێکی تری زۆر گرنگ و مهمی باس کرد ئەویش ئەوەیە کە بڕوانامەکەی خۆت دانە و پێی بڵێ
بڵێ و لە خۆت بپرسە چی پێویستە. ئایا تۆ لە بەشە پزیشکیەکانی احتیمالە زۆر خولت پێویست بێ. ئایا تۆ مامۆستایی تۆ دەبێ بزانی هوەری وانەوتنەوە، هوەری بڕیاردان، هوەری قسەکردن، هوەری گفتوگۆکردن، هوەری مناقەشەکردن لەگەڵ تەلەبەیە و چۆنێتی ئیدارەدان، چکە ئێمە خاڵێکی زۆر گرنگ و مهمە. ئەویش ئەوەیە کە کاتێکە قوتابی بڕوانامەیەک ئەگرێتە دەستی و ئیلا چەلپە بێ بە بڕوانامە، ینی بڕوانامە بۆ یەک بوار بەکار نایە. ئەگە دیقەت بدە، ینی احتیمالە ئەو بڕوانامەی تۆ بۆ زۆر بوار بەکار. مەسەلەن بەڕێزێک سەر لە مەجلیسا ئینگلیزی تاو کردووە، ئینگلیزی تۆ چاوەڕێ مەکە ئیلا ئینگلیزی وەکو مامۆستای ئینگلیزی بۆ مەتار، ئینگلیزی بۆ کەناڵی دیمەن، ئینگلیزی بۆ سەفارەت، ئینگلیزی بۆ وەزارەت، ئینگلیزی بۆ وەرگێڕان، ئینگلیزی لە چاپەمەنیەک ئیشکەیت، ئینگلیزی بۆ تەلەڤیزۆنی کەناڵی پەیام هەواڵەکانێ بۆ وەرگێڕی، ئینگلیزی بۆ ڕادیۆی بۆ نمونە با ناوی فلانێنن ڕادیۆی فلان، بەڵام ئەوە ئینگلیزی بۆ نمونە پەیامنێری BBC بیت و بەڵام وەکو دەرچوویەکی ئینگلیزی. کەواتە ئەوەش خاڵێکی تر کە گرنگ و مویمەم خۆشکە باسی کرد، ئەویش ئەوەیە کە ئایا تۆ ئەم بوارەی خۆت چەند فێڵد ئەگرێتەوە، چەند بوار ئەگرێتەوە کە لە عالەما ئەوە زۆر باسەکرێت. یانی ئەگەر ئەو بەڕێزانی سەیری بەرنامەکەمانەکەن لەگەڵ ئەم میوانە زانە گرنگە بزانی ئایا ئەم بڕوانامەی تۆ ئەم دگرەی بۆ تۆ لە چەند فێڵدا ئەتوانی کاری پێ بکەیت. چوەگەر تۆ دەرچوویکی ڕاگەاندن بی وابزانی ئللا دەبێ وەزارەتی ڕاگەاندن بگرێتە ئەو تۆزێ قورسە، بەزەگە وەکو دەرچوویکی ڕاگەاندن ئیشەکەی خۆت فراوانترکەی باشتر و چاکترە. بەڵێ دوای ئەوەش کە طبعاً لەو بوارەی کە بۆ نمونە بڕوانامەکەت بەدەستێناوە و ئەگەڕی بە دوای ئەوەی چەند بۆ نمونە چەند خولێک ببینیت، دوای دەستەکەی بە ئیش و کار. طبعاً ئێستا زۆر گەنج لێ ئەبیستین ئەڵێ وەڵا من بۆ نمونە بە خۆبەخشی لە فلان شوێن ئیش ناکەم یا شتێک. من خۆم سەرەتای کارم کە دەستم پێ کرد بە خۆبەخشی دەستم پێ کرد. بۆچی؟ لەبەروی من لە سەرەتاوە بێم یەکسەر ڕاستە و خۆ بمەوێت بۆ نمونە لە شوێنێکا ئیشکەم یەکسەر لەوانێ و کەسە ئیشەکەت نەیاتێ. یەکسەر من چوومە مەکتەبێک لەوێ بووم بە خۆبەخش بۆ ماوەی ساڵێک، لە دوای ساڵەکەەوە اینجا بووم بەوانە بێش.